ئەمە نزیکەی 13 ساڵە چار کابینەیە یەک لە دوای یەک هەموو ڕۆژێ درۆی گەورە گەورە لەگەڵ ئەو میلەتەی دەکرێت ڕۆژێک بە بیانووی ئەوەی کەوا ئەو ساڵ جێبەجێ دەبی هەر ڕۆژێ بە بیانوەچی ئەمە بەڕێ دەکەن بەڵام ئەمڕۆ ئەمە بڕیارماندایە لێرە گرتبوونەوەی دەکەین و ناڕۆینەوە هەتا ئەو ڕۆکە کۆبنەوەکی بەپەلە نەکرێ و کۆتایی بەو مەوزوعینێ تاوانباری سەرەکی حکوومەتی هەرێمە چونکە 13 ساڵ ئەتو نەتوانی پرۆژەیەک جێبەجێ بکەی ئەدی چاکسازیەکە لە چ بوو حکوومەت ڕێگرە کاکە لە ئەنجومەنی وەزیران بەڕاستی کێشەکە لەوەیە نووسراو دەکرێت سێ نووسراو کرێ هەر سێ نووسرا و ڕەفزی هینایە لەناو پرۆژەی وەرستی پارچە زەویەکێ داوای کردگۆتی ئەو پرۆژە ئەو پارچە زەویە ئی ئەو مەشروعەیە کاکە تکا دەکەم ئەو پارچە زەویەم وەکو تەعویز بدەنێ ئەم پرۆژەکەی جێبەجێ دەکەم ئێستا پارچە زەویەکەشی نادەنێ یعنی ماوەکانی ئەلێرکانە بەمەیان گۆگۆتی کاک ساسان عونی ئامادەنی ئەو پارچە زەویەی بدا کەچی پارچە زەویەکە تایبەتە بە پرۆژەکەی بەخۆی لە ساڵ 2020 کە ئەو پرۆژەیە دراوە بەرهێنەرەی دیکە بەڕاستی هەم مستەسمیرەکە هەم حکوومەت لەگەڵ خەڵکەکە ڕاستگۆ نەبوون مستەسمیرەکە هات کۆمەڵی خانووی خۆی لەناو پرۆژەکە جێبەجێ کرد پێشەوەی کە بێتن مافی خەڵکەکە بدات و خانووی خەڵک تەواو بکاتن و لەلایەکی دیکەش بە گوێرەی ئەو عەقدە دەبایە حکوومەت پارچە زەویەکی وەکو ئیمتیازدا بە مستەسمیر ئەویش پەشیمان بووە لە پێدانی ئیدی ئێمە خەڵکەکە لە نێوان مستەسمیر و لەناو حکوومەتدا گیرمان خواردە و ئێستاکانە نازانین هیچ دەرەچێکی ڕزگاربوون هەیە لەوەی یان نا ئەمە داوا دەکەین بین حکوومەت ئەگەر ئەو مستەسمیرە نوێ ئەگەر پرۆژەکە جێبەجێ ناکەوە یان توانایی نییە یان لەگەڵ حکوومەت ڕێک ناکەوێتن بابین بدرێتە مستەسمیرێکی دیکە بەڵام هەتا ئێستاکانە بێ ئەنجام بووە.